ئەو بەشەی لە زانکۆ دەیخوێنیت تا چەند کاریگەری لەسەر داهاتووی ژیانت دەبێت. ڕەنگە زۆرینەی قوتابیان دوودڵ بن لەو بەشەی دەیخوێنن یاخود بەنیازن تێیدا بخوێنن. ئەو بڕیارە سەرەڕای ئەوەی وەکو بڕیارێکی چارەنووسا سەیر دەکرێت، بەڵام دەبێت بزانین فاکتەری دیکە زۆرن کەوا چارەنووست لە ژیاندا دیاری دەکەن و هەڵبژاردننی بەشێک لە زانکۆ تەنها سەرەتای پرۆسەکەیە. ڕۆژنامەی فۆربسی ئەمریکی لە راپۆرتێکدا 6 هۆکار دەخاتە ڕوو کە ئەو بەشەی لە زانکۆ دەیخوێنیت کاریگەری زۆر کەمی لەسەر داهاتوو دەبێت و ناتوانێت تەنها بەهەبوونی بڕوانامەیەک گەرانتی ژانێکی خۆشگوزەران بکەیت. هۆکاری یەکەم، بڕوانامە تەنها پێشمەرجێکە بۆ دۆزینەوەی کار، مەرج نییە بڕوانامەکەت پەیوەندی بە کارەکەەوە هەبێت. بەپێی توێژینەوەیەکی بانکی فیدرالی نیویۆرک، تەنها 127 دەرچووی زانکۆ لا پیشەیەکدا کار دەکەن کە پەیوەندی بەو بڕوانامەوە هەیە کە لە زانکۆ خوێندویانە. ئەمەش دەری دەخات کە زۆرینەی کارەکان بڕوانامە تەنها وەکو پێشمەرجێک سیر دەکەن و گرنگ نییە بڕوانامەکە لە چ بوارێکدا بێت. هۆکاری دووەم، هەندێک بواری کارکردن داهاتی زیاترە لە هەندێک بواری دیکە، بەڵام مەرج نییە بڕوانامەکەت لەو بوارەدا بێت. وا پێویست ناکە میدیا بخوێنیت بۆ ئەوەی ببیتە ڕۆژنامەنووس یاخود سیاست بخوێنیت بۆ ئەوەی لە سیاستدا کار بکەیت. دەکرێت کەسێک مێژوو بخوێنێت و پاشان بازرگانێکی سەرکەوتوو لێ دەربچێت بێ ئەوەی بڕوانامەکەی لە بازرگانیدا بێت. هۆکاری سێم، ئەوەی گرنگە بۆ وەرگرتنی کار ئەزموونە. لە زانکۆ لەو بوارەدا کار بکە کە حەزت لێیەتی، ئەگەر لەگەڵ بڕوانامەکەشتدا یەک نەگرێتەوە، چونکە ئەوەی لا کۆتاییدا ڕۆڵ دەبینێت ئەزموونە و بڕوانامە نییە. هۆکاری چوارەم، شارەزایی و پسپۆڕی و ڕۆڵ دەبینێت بۆ وەرگرتنی کار. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی وۆڵستریتی ئەمریکی، لا 93 خاوەنکارەکان کارمەند لەسەر بنەمای زوو تێگەیشتن و خۆگونجاندن و توانای کارکردن بە تیم وەردەگرن، واتە توانا کەسیەکان لا بڕوانامە گرنگترن و هەوڵ بدە پەرەیان پێ بدەیت. هۆکاری پێنجەم، ئەوانەی ئارەزویان بۆ کارێکەیە باشتر فێردەبن و پێش دەکەون لەوانەی تەنها بڕوانامەیان هەیە. ئەوانەی سەرکەوتون لە بوارێکدا ئەوانن کە ئارەزوو و خەونیان بۆ کارێکەیە، نەوەک ئەوانەی تەنها ئەکادیمیانە خوێندویانە و بڕوانامەکەیان بەدەستێناوە. بۆیە ئەگەر دەتەوێت بڕوانامەکەت کاریگەری هەبێت و کارت بۆ بدۆزێتەوە، بڕۆرە ئەو شوێنەی کە ئارەزوود لێیەتی. هۆکاری شەشەم، پەیوەندیە کۆمەڵایەتیەکانت ڕۆڵێکی زیاتر دەبینین لا بڕوانامەکەت لا دۆزینەوەی کاردا. تەنها تەواوکردنی زانکۆ با بڕوانامەیەکەوە بەس نییە بۆ دۆزینەوەی کار، بەڵکو دەبێت هەر لە زانکۆوە پەرە با پەیوەندیە کۆمەڵایەتیەکانت بدەیت، کاری خۆبەخشی بکەیت و بەشداری لە کۆنفرانس و کۆبوونەوەکاندا بکەیت و کەسانی پسپۆڕ و شارەزا لەو بوارەدا بناسیت کە دەتەوێت کاری تێدا بکەیت. راپۆرتەکە لە کۆتاییدا ئاماژە بەوە دەدات بڕوانامەکە نابێت وەک تیکێکی ئاڵتوونی بۆ دەستکەوتنی کار تەماشا بکرێت، بەڵکو هۆکارگەلێکی دیکە هەن کەوا کاریگەریان لەسەر داهاتووی کارکردنت دەبێت و پێویستە لا بڕوانامەکەت زیاتر گرنگیان پێ بدەیت.